رئيس سلاف پشتی 61 ساڵان ڕژێما بەعس یا عەرەبی لە سووریایە داوی لێهات. ئیرۆکە سووریا بەرەڤەکوو دچێ ئەم پێشبینیە چ دکن ڕەوشێکی هاسان لە پێشیامە دمینێ ئانا ئەم وێ شڕۆڤە دکن و بەتایبەتیژی جەبهەیە پشتی یا کوردان و خۆسەریا دیموکراتیک و هێزên سووریایی دیموکراتیک دەناوە وێ ڕەوشێدا چاوا دەبا ئەم لەسەر جەبهەیە پشتی هەنێکی کار دکن. هەروەکی هون دەزانن ئێدی پشتی 61 ساڵان بەشار الأسد كليلة دريا شامي تسليمي سلفيان داعشي يان مودرن يكو هاتنا مكياج كرن يكو كراسكي سبي لبروان كرنا كر و عملي دنرن لأنجام دا خويا ديكا دناف بلا هيزن هجمون قرا روسيا جي دناف دا ديدي لهف كرنك هات يكرن و بشار الأسد تداوية دا فام كركو روسيا ئالیکاریاوی ناکە و ئالیکاریا ئیرانێژی یا سنووردار دەبە و بە وێڕەنگیژی دەسەڵاتی خۆ تەسلیم کرد. تشتێک و مەدیت و ئەم هەمووژی تووشی شۆکێکردن ئەو بووکو بەشار الأسەدە کو 13 ساڵن لە هەمبەری جیهادیان حەمید دنیایدا بەرخۆدەدا و دەناوان لە پشتوان جیهادیانەدا وڵاتن پڕ مەزن و پڕ زەنگین مینا قەتەر مینا تورکیایە حتى دەمەکی سعودیا و ئیماراجی دەناودا ئوردن دەناودا هەبوون و ئیرۆکە ئەم لێ دنەڕن بەشار الأسد نەتەنێ 13 ساڵان بەلکی تەنێ 12 ڕۆژانکاری و بەرخۆ بدا و دەداویدا دەسەڵاتی خۆوە هێلا لە باڵافڕاکی سوار بوو و لە مۆسکۆوایە داخوازیان پەنابەریە کرد. هەروەکی کۆمەدیت خویا دیکە ئێدی دەسەڵاتی خۆ تەسلیمی ڤەرسیۆنە نوح یا بۆیاخکری و یا مکیاجکری یا داعشێن قاش و نەرمڕە و مۆدێرن ئانجی لیبرال کرد. نەها خەڵک لە هەرجی ئیدی دانس دکە لە چپکان دخا قیر دکە بێگومان لە ڕەوشن وسەدا خەڵک پێشە ڕۆژێ نابینی پێش لە پێشە ڕۆژێدا کیژان ڤۆلکان و کیژان ئارتهەش پێشیاوازیەوان دکە وی قەت نابینە ئەوژی ڕاوشەکە و دکتاتۆر بەخۆ ئاوا دکەن یعنی تێبیرامەن دەمەک و سەدامژی کرد گەلک کەسێن بە عەقڵ و بە تەجروبە دەگۆتن یا و لە چەپەکان مەخەن هۆن بەدەستێکی لە چەپەکان بخەن و بەدەستێکژی ستێرکەن چاوێ خۆ بسڕن ji bo ku li pêşiyawe de rewşên nexweş hene dê xelek ji wan re digo hûn caşin hûn alîgirê Seddamin hûn naxwazin diktatör bikeve hûn naxwazin demokrasî were hûn naxwazin mafê mirovan were î çi demokrasî hat çi mafê mirovan hat ma eviyek hemî bi hev radît rewşa Sûriyayê ji Iraqê ji Lîbyayê û ji gelek cên dîtirê xuya dike gelekî xiratir be hêvîdarim ڕێکێ نەدەن خراتر ببە لێ تشتێک و ئەم لە پشت پەردێ دەبینن یعنی ئەم لە پاشخانێن وان هێزانە دنەرن هەنێکی بێگومان ڕەوشاوان لە گۆڕی شیعەیان عراقی کو پشتی سەدام هاتن سەر دەسەڵاتدار حتا سونیان عراقی گەلێکی جوداترە حتا لە گۆڕی ئیخوان مسلمینن مسر و ئیخوان مسلمینن ئەوێژی لیبیایش گەلێکی جوداترە ئیدی لۆماژی خەلک دەمێکی گوسەدا ji ber hemasatê bêguman nekare berê xwe bidê pêşî rojê li pêşî rojê de çi dibe xelek nekariye bike em îro henekî li ser wê disekin îdî hakimên nû efendiyên nû ya Damaskusê Ebu Muhammed el Colanî ku di nava Daeş dabû çû nav Qaîdê li nav Qaîdê jî derket îdî kirasekî nû li xwe kir rûyê xwe henekî کورد کرد ئاژی بۆیاغ کرد و دۆ هات شامێ و پشتی وێژی لە جامیا ئەمەویاندا نمێژەی خۆ کرد ji خۆ نمێژکردن لە جامیا ئەمەویاندا لە دەماسکوسێ ئەو داخوازیەکی هەموو ئیخوان مسلمینیان بوو و خۆیا دکە دەوێ جامیەدا گەلێک نمێژ بێنکردن لێ پشتی نمێژان چ دەبێ بەڕاستیژی ئەم هەیە نزانم نەها ئاغایان و یا شامێ وەک مەگوت کراسێکی لیبرالی ئیسلامی لەخوا کردیا و ده هەمان دەمێداژی ئەمریکیان لەسەر ji بۆی کەلەیە سەرێوی 10 ملیۆن دۆلار دینانە وڵاتێن ڕۆژئاوایی جعالیەکی بە چەپەکان پێشوازی لێ دەکەن ڕێکپێشیایی vêkirin û niha jî her roj derdixin ser televîzyona xuya dike êdî ew şanogeriya îroka ew nîşanî medden sibê rengekî wî cudatir hebe êdî niha li Sûriyayê hinek kes digirîn hinek kes jî
لە چەپکان دەخەن کە ئەم لێ بنەڕن دەمێ پێشدا هێژمارە و مرۆڤێن لە چەپکان دەخەن ئاژی هێژمارە و مرۆڤێن و دگرین زێتر دەبە ئاژی کەمتر دەبێت یعنی وەکی خۆیان دیکە ئەو سیناریۆ ji berêda yani beriya Helebê gelek beriya Helebê û bi taybetî jî li derdorê roja yekemîn de yani 12 roj beriya niha gava ku li Helebê yekemîn car teqiya êdî li ser vê yekê li hev hatinek hatiye kirin û loma jî tiştê ku me dît êdî ew sînaryoya ku çêkiribûn şev li deriyê mala Serok Wezîran Gazî Celalî didin û wî dibin ser televizyonê axaftinekî pê didin kirin ku Beşar el-Esed تعلیمات dayewî desthilatê teslîm bike û di heman demê de jî piştî wê radikin swarî otobîsekî dikin û dibin hotelekî li nava Şamê de û di heman şevê de jî emrê darin tiştê ku hatiye kirin bankê merkezî ku tije perewzêr bûne êdî ew perewzêr ya Esedin an jî ya dewletê ne aliyek dibe û heta niha ew alî jî xuya nake حکومت نهاجی قاشو هنک فونکسیونی وی جبتی جوی سیاست در و دیپلماسی هیا لی امر دنرن بگشتی لسوریا ایدا آخه کینو پاترون کینو حاکمه اوجی هیئت التحریر الشامه بسروکاتیا ابو محمد الجولانی کل خان لمنبات کی خاندان و زنگین یا دماسکوسی روسیا و ایران لوی لیستوکه درکتن لی مرۆڤ حتا نەها ژی نەکاری بێژە رووسیا بە تەمامەتی دەرکەتیە یعنی رووسیا یەک خویا دکە حتا نەها پێگەهاک خۆ یعنی جێ خۆ لە تارتوسێ ئەنجی لە حەمیمیە پاراستیە لێ دە هەمان دەمێداژی وڵاتەکە کو لە مەجلیسە ئاساییشە نەتەویدا کورسیەکیوی هەیە و مافیوی ڤیتۆیە ئەو تێ چواتای ئەو تێ وڵاتایە و رووسیا دەمێ پێشدا نەشەرتە لە ناوە سووریایی دەرکەوێت لێ رووسیا خۆیان دیکە نەهاشون بە مەجبور دمینێ لە ڕۆژهەڵاتە ناوین سیاسەتێکی جوداتر بڕێ بە سیاسەتە پاراستنە هاوپەیمانێن شکستی و دۆگماتیک و خوا نوناکەن نا بەرژەوەندی خۆزێتر بەپارێزێ ئەو بێگومان پاشەکشەیەکی پڕپڕ مەزنە ئیدی نەهاوشونڤە متفقێن رووسیایە چۆ دکارن باوەڕ پێ بکەن کو رووسیا وان دپارێزی ji خۆ رووس بەریا یعنی حتا چەند ڕۆژ بەریا نەهاژی ji دنیایێرە چ دگوتن ji dijminên xwe re digotin lê binirin yek û rêyekî dostê ciddî ya Rûsyayê be Rûsya wane tenê nayêlî rastî jî wisa bû Rûsya mutefîqê xwe tu caran tenê nehêlane ya mutefîq ha ne ku lîngekî wî li wî alî û lîngekî wî li wî alî yani yepege li Efrînê sedî sed mutefîqekî Tirkiye nebû ji bo ku yepege li bin bandora Qesedê de ye û Qeseda jî ji alî Emerîkyan ve tê perwerdekir had ceza dayîn lê aliyekî ku sedî sed li bin sêwana Rûsya da be و سدي سات متفقين روسيا دابا روس زو بزو وين افروش هاگر كو مجبور نبن امريكي دفي وارده زيتر دكارن هاف بيماني خو بفروش لي ايرو مديدكو روسجي او دكن او كارتا او ايماجا كو دست روس عندها هبو ايرو او كارتو او ايماج شمتي ايدي امرد نرن نها لسوريا اذا روشكي جداتر هي ايران باجفا دكشيني باجفا كشاندنا نوي لە لیبیایە و لە سووریایە سەدی سەد دەبە و بەوەیەکی ڕازی دەبە دیواری خوا دەدەمێ پێشدا دیوارێن نەتەویی خوا سنوورێن خۆی نەتەوی خۆیان دکا بەهێز دکا و ڕێک لە هەمبەری حملەیەکی نو بۆی هەندورێ ئیرانی دەگرێ دا هەمان دەمێدا ئەس تەخمین دەکەم ئیرانە نو وێ مەجبور بە ji بۆی سەردەما ترامپ خۆ حازر بکە ئەو سەردەم نەتەنێ سەردەما ترامپە دا هەمان دەمێدا سەردەما نەتەنیاهو و ترامپە وروشكي بربر جدية إيران دفي قال لك تعويزان بدا احتمالا لما سليا انرجيا نوكليري دا ايدي ايران هنك تعويزان بدا واحتمالا بامريكا جي لهف بكا او تيوي واتاي كو ايران تماما للرشرات النافين وديك شنخير ليه تشتكو خويا ديكا سياستها دبلوماسيا بروكسي يا ايراني يعني دبلوماسيا بروكسي يعني ميليس يا ايراني داويلي هاتي دمي بيش دا سياستك تشوا ديكا او خيانكا بيغمان حركتها تشكداري يا فلسطيني داويلي هاتيا لي مروف نكاري بيجي حزب الله صدي صد داويلي حزب الله جي دمي بيش وي خوا بخينا وقلفي خوا خويا خوا كوميسر هفبكا احتمال الشكل كي جدا بدي خوا لي تماما جهور لي رابونا حزب الله هم بعسكري هم بالسياسي براستيجي كارك نينكو ام ايرو ببين هذا الاسلامي
جودابووناوان بە هێزێندنên ئیسلامی را مینە لیبیایê حتا مینە تونسê mîna Misrê û mîna Yemenê nîne. Yani ew hêz heta ku hikûmet ji holê rakirin qet bi hevra şer nekirin. Berdewam destê wan din ew destê hev dabû bi hevra diçûn camiyê nimêj dikirin Allahu Ekber û sund bi rûyê hevdû dixwarin. Lê ew cîhadiyên niha li Sûriyayê hene. Mirov lê dinere berastî jî wana 13 sala heger ku mermiyek hawîte bin fîşekek hawît gulleyek hawîte bin Esed du gulle jî hawîtin hevdû. Yani roj nîne li Babê li Cerablusê bû yerek neqewmê li ser bermîlekê petrolê li ser du qutikê zeytûnan wana hevdû nekuşin. Loma jî êdî îro ew mirov dikare bêje tamam ew hatin Helebê pirsra hatin Hemayê pirsra hatin Humus û Şamê û heta ku digêştin Şamê jî berastî jî bi avayekî baş gêştin di nav wane da pirsgirêkên mezin derneketin. Lê demê pêş de gava ku ew kêkê mezin ew kêkê Damaskusê bêşkenandin û parve bikin li wir de gelo ew silahê destê wan da heye li hemberî hevdû silahan dikişîn nekişînin. Pirsyarekî herî mezin e. Êdî Allahu Ekber dikare بە وەسیلەیەک di navbera wan da yeketiyekî çêbike pirsyarekî pir ciddi ye. Heta niha jî yani em lê dinerin ew di lîsteya terorê dana hemû jî di lîsteya terorê dana şexsiyetê wan jî di lîsteya terorê dana mecbûr dibin heta ku ew astenga lîsteya terorê li pêşiya wan radibe henekî xwe bi cîhanê ra ew bikin eyar bikin xwe li gorî cîhanê eyar bikin. Lê gava ku li lîsteya terorê derketin ew çi dibin çi nabin berastî jî hê jî mirov nikare garantî bike. Heta ku beriya ku li lîsteya terorê derkewin dibe ku hinekan bi hindekan bidin kuştin. Yani me dît li beriya du salan hetaşa li Efrînê çi bi grûpên dinê kirin. Ew grûpên ku li ser tenekeya zeytûnê hevdû dikuştin. Hetaşa li Îdlibê hikûmetek ava kir. Gelo ew hikûmet îro dibe çavkaniyek berdewamiyek ji ber hikûmeta Dîmeşqê anne ew pirsyarekî pir ciddi ye. Ji bo çi ciddi ye? Ji bo ku hikûmeta Îdlibê hema wisa biha serî çê nebûye. Kesên ku baş teqîbê vê rewşê dikin hetaşa Colanî heta ku ew hikûmet çêkir bi hezaran hevalên xwe doh serî wan jêkirin xistin hepsan. Tirsandin, tehdît kirin. Gotin gerek hûn bin sîbera min. Loma jî rêxistinekî herî bidisplîne. Lê ew displîn li ser bingeha çek xwîn ava bûye. Gelo ew sibê li Damaskusê çi dikin? Aynî bi wî rengî aliyên Sûriya, Durzî û Elewî û Kurd û paşmayiyên Be'siyên Ilmanî li xwe kom dikin? An jî aracekî dinê digirin ber. Ew pir giring e em ji îro de van pirsyara nebikin. Niha em armancê me wek min got ew bû ku em werin ser rewşa Hêzên Sûriyayê Dîmokratîk. Hêzên Sûriyayê Dîmokratîk derdorê li sedî çil ax destê wî de ye. Ew ax beşekî wî Sehra jî wî beşekî wî pir zengîn e. Petrol tê de heye. Gen û cew pembo li wir ew dibe û heger ku min jî nevê girtin nekeve dewan rojane de nekeve destê ew hêzên ku nav li xwe kirina Elceyş Wetanî ku sedî sed ser bi Tirkiyeyê ne heger ku nekeve destê wan wê demê mirov dikare bêje av û elektrîk jî destê wî de ye. Bêguman ev kartekî pir mezin e. Her kesek li Şamê be divê bi vê hêzê re yani Hêzên Sûriyayê Dîmokratîk an li hev bike an jî şer bike. Niha li vê dirê de şer dikin an li hev dikin. Heger ku şer kirin wê demê gelo berastî jî Emerîkî û İsraîlî dê tiştekî bikin an tenê ew wek gotin dimîne. Ew pirsyarê pir giring in. Baş e heger ku şer nekirin gerek li hev bikin. Kî li hev bike? Yani aliyê herî mezin motora serhildana nû ya Sûriyayê hetaşê ye. Yani Heyetû Tehrîr Şam. Baş e Heyetû Tehrîr Şam çawa dikare bi qesedê re li hev dû bike. Yek du aliyên sedî sed cuda ne. Dewarê fikrî, dewarê kurtî, dewarê ixlaqî, paşxanê wan, rabirdûyê wan sedî sed cuda ne. Qet wana li hev dû nakin. Ya dinê jî hetaşa rêxistineke çend sala hewayê wî, oksîjîna wî, ava wî, dermanê wî, xwarinê wî, çekê wî ji Tirkiye vedî. Birîndarê wî li Tirkiye tên perwerdekirin. Heger ku tikiliyê wî bi Ukrayna û bi Brîtanya jî re hebe ew li rêka Tirkiyeyê ew tikilî hatiye amadekirin. Îro wisa bi hasanî li bin bandorê Tirkiye derdikeve an ew jî pirsiyarek e. Bêguman mirov dikare cewabê bide
هەتەشە ڕێخستنەکە کو ناخوازە حیساب ji hêzên din rabke xwe ji hêzên dinê mezintir dibîne û hêzeka merkeziyetê de pir xurt e yani me dît gava ku hikûmeta Îdlibê ava kirin çi merkeziyetek ava kirin û îro jî li Sûriyayê de ew merkeziyet çawa ava dibe bi Hesedê re çawa ava dibe bi Durziyan re çawa ava dibe bi Sûriyaniyan re çawa ava dibe bi Elewiyan re çawa ava dibe ku ihtimale demê pêş bên cînosayîd kirin an jî tehdîda cînosayîdê û întiqamê li ser wan hebe wan hayê pirsyarî pir ciddî ne هەتەشە وەک من got niha deriyên nû jê re hatine vekirin tekil yekî wî bi Hesedê re heye di navbera wan de şernîne û snûrê xwe geyandiye İsraîlê Behrespî Ordun û Iraqê jî yani henekî wek berê nîne henekî li Tirkiyeyê dikare bêmine dibe nekare heta dawiyê nazê Tirkiye bikişîne lê gava ku tiştek çêbû dîsa cebheya wî piştî ya dîsan jî Tirkiye li vê derê de di navbera Tirkiye û daxwaziyên Emerîkayê Hesedê kîjanê heldibijêre kîjan hevsengî kîjan denge heldibijêre yani dengeya Tirkiye bi esas digire an jî dengeya Emerîka bi esas digire heger ku bixwaze bi hêzên Sûriyayê Demokratîk ku li sedî çil erd destê wî daye û çavkaniyên xwezayî destê wî dane li ser kîjan bingehê pêra îtîfaq dike ew jî heta niha nexiyaye dû serî li qoşxanekî de nayên kilandin ew meselekî Kurdan e di heman demê de wek min got li Sûriya de heger ku mirov behsa çareseriyê bike ku hemî aktor têda bin çareseriyekî otonomî federalî dibe otonomî federalî bi kultûra aliyekî ku paşxanê wan Elqaîde Daişe çawa çê dibe berastî jî pirsyarekî pir ciddiye û bersîvdana wî wisa hesan nîne niha em lê dinirin rewş bi vî rengî êdî li ser maseya lihevkirinê de Hesedê dibe nabe di nava hikûmeta demî de cê digire cê nagire li nava em bêjin meclîsa ku destûra bingehîn gerek ji nû binivîse Hesedê têde cê digire cê nagire ev hewana hemî pirsyarên pir ciddî ne em meseleyên dinê yani Rûsya çima Sûriya hêla İran çima bêçare me em wana ji aliyekî dînin lê niha em lê dinirin rewş bi vî rengiya ku hinek pirsyar li pêşiya me de hene berastî jî em wa pirsyarane de nekarin sedî sed bersîv bidin yani her tişt hêlan ji bo sibeyne hêvî kirin hemû hêviyan bixiye sebeteya İsraîl û Emerîkayê çi qasî cêbaweriya ew jî sedî sed mirov nekare ew bike bêguman Sûriyayê nû tenê Tirkiye têda aktor nîne İsraîl û Emerîka li serî her kesî de aktorekin Rûsya jî hê jî aktor e li gorî baweriya min li hevkirinek heye ji bo ku Rûsya herî dawiyê de hêviyekî wî li Beşar el Esed de nema Beşar el Esed nekare xwe nû bike nekare abûriya xwe nû bike nekarî bû artêşa xwe nû bike nekarî bû rîform bike nekarî bû bi kes li hev bike ne bi Kurdan re li hev kir ne bi êdinê re li hev kir bi Tirkiyeyê jî re li hev nekir yani li rewşekî wisa de şerê İsraîl û Xeze jî bi ser de hat û Ereb û Rûs jî henekî Beşar el Esed xapandin ku gotin heger tekiliya xwe bi Hizbullah Îranê henekî qut bike alîkariya Hizbullah nekê deriyê li ser Hizbullah bigirî wê demê hebûna te di demê pêş de misogire lê me lê nerî berastî jî newsaye îdir Beşar el Esed bi vî rengî Rûs jî ji xwe kirin û Îran û Hizbullah jî ji xwe kirin tenê me û loma jî xuya dike li Helebê ve heta Şamê şer benyetekî ciddî nehatî kirin çend eskerê feqîr û feqarat dane kuştin lê di wê demê de biryara vekişandinê dabûyî niha êdî rojhelatekî navîn dûçe dibe di wê rojhelatê de wek me got Rûsya pir tenê berjewendiyên xwe diparêze wek demê pêş ne li Efrîqayê ne li rojhelata navîn mirov nekarin bêjin ha Emerîka li Efxanistanê dostê xwe hêlan nehêlan swarî teyarê jî bin hinek li erdê hêlan û revî wê îro me jî berda îro aynî tişt ji bo Rûsyayê jî tê got loma jî êdî mirov bê dinirê rojhelata navîn bi vî rengî İran ez bawerim li Iraqê dê hewl bide herî dawiye Iraqê biparêze ji bo ku Iraq pir giring e hem diçe ser kendavê hem jî li Iraqê nüfusekî ciddi ya Şîeyan heye li ser deselatdariyê û aliyên dinê li dijî wê hikûmetê pir lawazin hem Kurd li hemberî Bexdayê pir lawazin
هەروارە کیدا لاوازن دەواری دیپلۆماسی دەواری سیاسی دەواری خۆڕی خستن دەواری عسکەری چەند پێشمەرگێوانی جودا هەنا و پشتی ڕیفراندۆمێژ خوا کورد هەم پاشەکشەکردنا و نەهاژی تەنێ چاوێوان لە تورەگەیە لە کیسکا بەغدایە کنگی موچە ژۆڕە دەشینە ژغینی تشتێکی نینە یعنی لێ مەنەڕن مەسرور بارزانی و چەند زەنگینن چینگەنە یەن هەولێرێ نەها لە نۆتڕۆدام لە پاریسێنە دەخوازن فۆتۆڕافێکی بە ترامپ و بە زەنگینێندنێ مینە ئێلۆن ماسکرا بکشێنن هەزاران دۆلار ددەن هەزاران دۆلار پارەیە دزیە ددەن لێ مەنەڕن لەوی تشتی یعنی بەڕاستیژی کوردی عراقی هیچ تهدیدێک نینە لەسەر حکوومەتە بەغدایە و سونیژی هاتنە بێباندۆرکردن لێ بە قاسی وێژی بەغدا حیسابێکی دیکە دەمێ پێشدا گەلۆ ئەو تالیبانان و داعشێن و یا لیبرال و داعشی دیموکرات و وڵات پارێز لە سووریای گەلۆ باندۆرێکی لەسەر جیهادیان عراقی بکەنینە دکەن ئەنە وەک من گۆت لە ناوە کورداندا ئەو پڕکێمە لە ناوە سونیاندا گەرەک مرۆڤ لێ بنەڕێ وەکی دنێ لە ناوە کورداندا ڕاستە هەنە ڕێخستن ئیسلامی هەنا لێ کارێکی باش و پەدەکێ و یەکێتیەکردن بە تایبەتیژی پەدەکە دە تاریکا خۆدا کارێکی باشکرە بە ئەوەکو ئەو ئیسلامیان کورد جیهادی هەر سێ پارتیان بەناو و دەنگژی یعنی کۆمەڵ یەکگرتو و بزوتنەوەیە ئیسلامی گەندەڵکردنە فێری دزیەکردنە فێری بەرتی خواردنێکردنە فێری پەریانکردنە یعنی کارێکی هەری باش و پەدەکێ کرد بە دە تاریخا خۆدا ئەوە وەقاسی گەندەڵکردنە ئەو ئیسلامیان کورد ئێدی نەکارە سەری خۆڕا بکەن و جارێکی ئێدعایەکی وە بسا بکەن و جیهادستانێکێ دەکەن نا داخیانیەوان ئەوە وەڵا تەکلیامەژی بە کاک محەممەد ئەبوو محەممەد جۆلانی ڕاهەیە مێرکێکی باشە تا دەکارن تشتێکی وسا لە سوسیال میدیای رابژن تشتێکی وان نینە ینی مەترسێکی لەسەر ئیرانی لە عراقیدا نینە لێ احتیمال مرۆڤ احتیمال دەدێ گاڤەکو لە سووریای جێگژ ئیرانی ڕنامینێ و احتیمالێکی مەزن هەیە ڕۆژ ئاوا و تورکیا هەنێکی هێرشن خۆی سیاسی هێرشن سیاسی و ئابووری دەبێژن لەسەر عراقی زێتر بکەن احتیمالە بەرژەوەندیان ئیران و تورکیا لە عراقی لە هەفتوو بکەن هەگەر و تورکیا لە ڕۆژ ئاوا و لە هەرێ من هێزی سووریای دیموکراتی گوشاران زێدە دەبکە لە ڕێکا هەتەشە ئاجی لە ڕێکا مووسێ چییە ئەلجەیش وەتەنیڕە احتیمالێکی مەزن هەیە دەمێ ئیران چەکێ پەکێکی و کارتی پەکێکی باشتر لە هەمبری تورکیا بەکاربینە یعنی ڤاتشتانە لۆما دەبێژم ئەو شەڕ هێژی سەدی سەد لە ڕۆژهەڵاتە نابینێ مەزن بە داوی نهاتیە لۆماژێ نەها ئەم لێ دەنەڕن مەسەلا بەوی ڕەنگیە لێ جەبهەیە پشتێ یا کوردانڕ بەڕاستیژی هێژی ئەو نین یعنی تو لێ دنەڕی کاک مەسعود داخیانێکدا دەداخێنێدا من هەر تشدیت لێ تشتێک ژبەی هەرێما کوردان نەدیت يعني لديالا لحلة لبغداية زاروكا كوي كردو عرب بشربن يعني هفالي هفدونا الشرب كانت تشتي وسا شدبا كاك مسؤول بدا كداخ يعني كيتزن دبيجن تعريب هي تعداية لكردان دكان لينا ها لسر كردين روج هذا يرشك يوسا مزن هي داخل يعني دا كاك مسعود دا من حرت تجديد لكرد روج آفا خسرية ديمقراطيك من تشتكي وسا ندي أو خياديكا كو دمي بيش دا إيدي هەگەرکو هەسەدە تەنگراو بە ئاژی گوشار لە سەرویزە دەبن ئەو کارتێن ئەنە کە سێ جارێکیدن زیندی دیکەن دەوێت دەرێدا پرسیار ئەوە میناک و دەما داعش گاڤک و داعش مووسڵ گرت ئەو ئالی دیسا اتفاقێکی بە هەڤڕا دەکەن ئەنە ئەس بەحسە یەکێتیان نەتەوی ناکەم هون دیتنێ من دەزانن یەکێتیان نەتەوی چە نابێ یەکێتیان نەتەوی درەوە یەکێتیان نەتەوی ڕەزالەتە یەکێتیان نەتەوی گوتنێن ڤاڵایە یەکێتیان نەتەوی خۆڤاڵاکردنە بنگەهێکی مەتریال و مادی و زانستی و سۆسیۆلۆژی قەت و قەت نینە چار کوردستان هەنا ئەو چار کوردستانژی گوسا دەمێنیان و ئەم وان چار کوردستانانە گەرەک وەک زەنگینتیەک و دەوڵەمەندیەکی ببینن و ji بۆی کوردان لە ڕۆژهەڵاتە ناوین چێتر دەبە وێ دەمێت لە هەمی ڕۆژهەڵاتە ناوین کورد دەکارن ئاکتۆرێن سەرەکی بن و ئەو چار کوردستان تەکلیەوان بە هەڤڕانە تشتێک و بە هەڤڕا پارڤە بکەن مینا نەورۆز و حەلەبجە و جینۆساید و شێخ سەعید و یعنی تشتن خۆش و نەخۆش بە هەڤڕانە لێ تشتن کو بە هەڤڕا پارڤە نەکەنژی هەنە کو ئەو لە چار دەولەتێن جودادا دژی نها ئەم لێ دەنەرن یعنی لە باشوور لۆماژی دەنگەکتنەیە بێگومان یەکێتیژی کو دەمەکی درێژ بوو دەنگی خۆ دەردەخست ئەوژی تەنێمە
يعني تاني هات هيلان وهنكي زررديت وك بارتي بالا فرخانيوي هاتن قبات كرن وقشاركي بربن مازن لسردينيان وقالك جاران بو هدف بالا درونين تركيا نها يكتيجي احتمالا دەوی واریدا بخوازە دەدەمێ پێش لە تەکلیان خوا بە تورکایرا هەنێکی باشتر بکەین لۆما ئەو کارتی ئەنە کەسە چاوا تێ بەکارانی یانی دەفژوێ بەردە کۆ حکوومەتە هەرێمی کوردستانی پەدەکەویەنەکە دەچن هاوارە کوردێن سووریای و ڕۆژئاوای دەفژوێ بەردە یانی ژوێ بترسە ئەو کارت چاوا بەکارتینن یانی تورکیا چاوا بەکارتینی لە ڕێکا پەدەکی ئارتێشان ڕۆژ چاوا بەکارتین هون دزان ئارتێشان ڕۆژ عالی داود ئۆغڵووە هاتی دامەزراندن هاتی پەروەردەکردن ونهاجي لورمايا او اوين دناوا ارتيشان روجدا من هنك جوان انديتن انجي دريكا سوسيال ميديا از بشخصي بورا اخفي يعني براستي باك جراوند ديوان باشخانه كي داعشيه از اشكرابش من افيك جهافالي بدك راشي قلت من قلت يا وداعش راكر لي وداعش رانكر داعش هيجي دناف وداي دناف هيزي زريفاني دايا من اف قلت يا نها وانا تشوا بكارتين بروشك يوسف براستي اوجي نخويا لو ما جي اتفاقك يمينا سردما داعش بشتي قلتنا موصليو ايرش كرنا سر شنغالو مخموري تشدبا ان تشنابه غريك مروف لسر فيكي بسكنه لغوري من او اتفاق از علي غري اتفاق ما او اتفاق دوي دمدا بيويستا او اتفاق دوي دمدا بيويستا لي دوردا هيجي مروف ليدنره جاباكو او اتفاق بيويستا تركيا انجي هناك عندنا بدك كده ديسانجي دبن جوي انا كسي بسطه كده كان بطه كده كان كو ديسانجي او كغدو امزاين امريكان ببيربين كو قالك روج افا 50 به بينجي بدل ما بينجي جورا بيكو ام في شككي بتاقين بيكو ام شهيدكي بدن بيكو ام روجكي برشيبه بن بيكو ام روجكي بي افو بي كهرباء درون لسر مبن بارقيا كيما لهوليري بو ياك لاسطنبول بو ياك لادني بي صفريا ما لهوليري هبو لا اسطنبول يجي هبه لينجا كيما لا اسطنبول بي لينجا كيما لهوليري بي ولا صدي بينجي بدل ما يعني او تشتكي نواقعية نراستا ونتشد بشي يعني ليه بنرى خسريا ديمقراطيكو باكور ورج افاي سوريا نيفي ويزيدتر عربن يعني او كرد جوا قبول كانت شما عرب تاريخو بدنوا جخوا هبونا فان عربانا ايرو قهرتن بسرداتي يعني راستا عربين دنافا خسريدا اوينكو بشخصي دناف دنا جودانا لاوينكو وكو عيل وعشيرة دناف دنا جودانا عيل وعشيرة بري دنافا بعسيان دابون وقال لك جوانا بعسيان صدامينا لا بعسيان اسدي يعني كينيا وان لهم بري كردان قال لك زيترا بشرا تشونا قافاكو بعث نما تشونا داعش لنا جا داعش تشون هات تشونا ناف قاعده لنا قاعده ديسه تشونا داعش قافاكو داعش والقاعده لما يدي مجبوري سعودي هانك بارداني امريكا جي هانك سوزو موزداني هاتن بنسيا خسريا ديمقراطيك لايرو اف لور نامين اوجي دنجي خو بلندكن اوجي دشنجم اغين شامي دواري فكري وكلتوري واخلاقي ذا جو انجليزي ترن ودي كارن وانا بكاربين لو ماجي هردو اليان را بيويستا براستي اتفاقكي بكن از علي غري في اتفاقي او اتفاق نشرته تنيبا انا كسيرابك بكرن بحر كسيرا بكرن ودور ذا هردو الي براستي هلوستن واني هنا هلوستن نراست نها توليد ناري نتنج علي هوليري لا علي دنيجي مثلا لمين بيجي شرا تو اويديكي بخش ديكي للتلفزيوني دبجن يعني روجا فوانشيا إخانة بارزاني إخانة مالا بارزاني هي وكان أسلوبه لا شهبة يخلق كوج برده بنده بإخانة مالا بارزاني أفكان أوا يادني لا تكلي أنواني دبلوماتيك تو ليدنري تكلي أنواني ميدياي ليدنري يعني مينا بارتيان كيفن الشو بيارو صلاة نابي بارتيا ألي تكي قرتي ألي تكي ستاليني سياسة تكي قرتي دري تانية فكر يجب يكسنكو بيعدد حزب حتى أنا هاجي تيجيشتنا بارتيا بارتيا نادر علي جهولي رانبون ياو او 6 سال درباز بي يعني او موديل ستاليني بارتيا قادرو سيستما قادرو جيانا قادرو يعني موديل كيوي نمايا
تو قادرتیە دەکەی لە ماڵا خۆ قادرتیە بکە لە ناوە بارەگەی خۆ قادرتیە بکە لێگاوە و تو چووی ساحەیەکی کو میلەت تێدایە یعنی کلتورێن جودا تێدانە سیاسەتێ جودا تێدانە نێرینێن جودا تێدانە بەرژەوەندیان جودا تێدانە تو لە وەردا قادرتی و مادرتیە مەکە دەرجە قادرتیە بەردە ئەو قادرتی دیبێ بەڵا بەسەریەوە وانە بەڕاستی پرزیەکەن پڕ مەزنن لەو ماژی مرۆڤ نەڕێ دەڕۆژێکی وسادا یعنی حتا ئەمریکا و ئیسرائیل و قاش و پشگیریە کوردان دەکەن احتیمالە سبێ جارێک دن تورکیا و حتا شێژی بشینە سەر کوردان بشین سەر هێزن سووریای دموکراتیک ji بۆی و ji berê zêtir wane teslîm bikin لەو ماژی اتفاقێکی ئەز نابێژم یەکێتی تونەیە لێ اتفاقێکی فرەعالی پێویستە ئەو اتفاقشی گەرەک اتفاقێکی جوداتر و حقیقی بی واقعی بی نەوەک ئەو اتفاقە کوو ئەنە کەسە چاوی لێە وڵا چۆوە لە باشوور 50 بە 50 5 بە 5 ئەم لە ڕۆژ ئاڤاژی تشتێکی وسە دەخۆن یا تو کی 50 بە 50 بخوازە تشتێکی وسە تونەیە سیستەمێک لە ڕۆژ ئاوا هەیە ئەو سیستەم باش بە خراپ کەماسیێوی هەبن نەبن کەس بە قاسی من ڕخنە نەکردیا من ڕخنێن گەلک بنگەهی لەسەرکردنە و حتا نەهاجی هەمی دەری پێشە کەسێن وەک منژی گرتنە بنا بگرن لێ دیسانجی ئەو سیستەم ئەم ژنوڤە ji هۆلێ ڕاکەن ئەم سیستەمێکی نو ئاوا بکەن سیستەمێکی لەسەر ماسەیەکی ئاوا بکەن و هاکەن فیدان و ئەحمەد داود ئۆغڵژی تێدا هەبن ئەو دەڕەوشە ئیرۆدا نەڕاستە 2014 و 2015 جودا بوو وێ دەمێ ئیسرائیلی و ئەمریکی وەقاسی لە ساحێ نەبوون ئیرۆ ئیسرائیلی و ئەمریکی لە ساحێنە وەک من گوت یادنێژی ئیرۆ لە ئیرانێ لە عراقێ ئیران احتیمالە شووری خۆ زێتر بکشینێ ئەو تاویز و پاشە کشەیە ئیران لە سووریایە لە عراقی شەنابە حسابی ویژی ئینسان بکی و لە عراقی هێژی حەشتی شعبی مایە ونفان دەکەن ئەز چ دەبێژم گەرەک مرۆڤانە هەمیان حیساب بکە لە سەرێ بنگەهێ بەڕاستیژی مرۆڤ دکارە دەمەکی خۆ بپارێزێ حتاکو ئاغیان شامێ خۆ یەک ئالی دەکەن کە ئەو حکوومەتان و سووریاین و چوا تەشکیل دەکەن ji bo ku ihtimalekî mezin heye li Sûriyayê 4-5 Bengazî û Trablusên cudatir çêbibin ew wê demê berastî pir karesatekî mezin dibe ji bo hemû Sûriya ji bo hemû însaniyetê û bi taybetî jî ji bo Bakur û Rojhilatê Sûriyayê dikirim xwe بەردەوام بن لە ئالیکاریکردنێ هێویدارم ئەو بەرنامە بەدلێوە بێ و من کارە بە فایدەیەک دابەوە حتا بەرنامەیەکدن سلااو ڕێز دەمەش